ئەو هەڵە باوانە کامانن کە لە کاتی هەڵامەتدا ئەنجام دەدرێن. هەڵامەت ئازارێکی تاقەت پڕوچێنە و هەندێک جار تاو کۆکە و پژمین تاوەکو ماوەیەکی زۆر دەستبەردارت نابن. ئەگەرچی ئەم ئازارە کۆتایی پێدێت بەڵام هەندێک هەڵە ئەبنە هۆی درێژبوونەوەی ماوەی ئەم نەخۆشیە. بەکارنێنانی ڤاکسینی هەڵامەت. ڤاکسینی هەڵامەت یەکێک لە کاریگەرترین شێوەکانە بۆ چارەسەرکردنی ئەم ئازارە. ئەم ڤاکسینە ئەگەر بە تەواوی هەڵامەت چارەسەر نەکات، لانیکەم بەشێکی زۆر لە دەرکەوتەکانی ئەم ئازارە لەناو ئەبات. ئەم ڤاکسینە جەستەتان لە بەرامبەر هەڵامەتدا بەهێزتر دەکات. خواردنی شلەمەنی بە پێی پێویست. سوپی مریشک یەکێکە لەو خواردنانی کە پێویستە لە کاتی توشبوون بە هەڵامەت بیخۆین. ئەم کاریگەریە بەهۆی مریشکەکەوە نییە، بەڵکو بەهۆی ئەو مادانەوەیە کە لە ناو ئاوی سوپەکەدا هەن. هەروەها دابینکردنی ئاوی لەش بە خواردنەوەی ئاو و چاو ئەو خواردنەوانەی کە شەکریان تێدا نییە باشترین ڕێکارن بۆ بەرگریکردن لە هەڵامەت. لە کاتی خۆیدا سەردانی پزیشک ناکەن. لەوانەیە بڵێن هەڵامەت نەخۆشیێکی ئاساییە و پێویستی بە چارەسەری پزیشکی نییە، بەڵام ئەگەر ڤایرۆسی هەڵامەت لە ماوەی 48 کاتژمێردا لەناو نەچێت، جگە لەوەی ماوەی نەخۆشیەکە درێژترە بێتەوە، ئەگەری بڵاوبوونەوەی بەناو کەسانی دیکەدا بەرزە بێتەوە. زیادە ڕۆیکردن لە خواردنی کاربۆهیدرات. ئەو کاتانەی کە نەخۆشن لەوانەیە زیاتر لە هەموو کاتێک ئیشتیهاتان بۆ ئەو خواردنانە بچێت کە حەستان لێتی و ئەم خواردنانە زۆر جار مەوادی کاربۆهیدراتین. بەڵام ئەبێ بزانین ئەو شەکرەی لە کاربۆهیدراتەکاندا هەیە، بۆ نمونە لە ناو شیرەمەنی و ناندا خوێن بەرزەکەنەوە و ئەمەش ئەبێتە هۆی دابەزینی ڕێژەی خڕۆکەسپیەکانی ناو خوێن کە گرنگترین بەشی سیستمی بەرگری جەستەن.